لە سەردانێکی وەزیرە نوێکەی سەرچاوەکانی ئاوی عێراق بۆ هەرێمی کوردستان بەنداوی دوکان و دەربەندیخانی بەسەر کردەوە. سەرەڕای دووپاتکردنەوەی سەلامەتی بەنداوی دەربەندیخان لە هەر ئەگەرێکی نەخوازرا و ئاماژە بەوە دەکات لەمە دوا پشت بە کۆمپانیا ناوخۆییەکان دەبەستن چاوەڕوانی کۆمپانیای بیانی ناکەن بۆ چاکردنەوەی کێشە و گرفتی بەنداوەکە کە بەهۆی بوومە لەرزەکەی ساڵی ڕابردووە سیانی پێگەیشتووە. ئەبەدەن مو مەسەلە فلوس هەرگیز هۆکاری دواکەوتنی چاکردنەوەی بەنداوی دەربەنیخان نەبوونی بودجە نییە. بەنداوی دەربەنیخان بودجەکەی بە زیادەوە ئامادەیە. زیاتر لە 2 هەفتەیە دەست بە کارەکانی کراوە. سەردانی ئێمەش بۆ ئەوەیە تا لە بەڕێوەچوونی کارەکان بپرسینەوە و بزانین بەکوێ گەیشتووە. ئەوان دڵنیایان کردینەوە لە بەنداوەکە. سوپاس بۆ خوددا ئەنجامی پشکنینەکان بۆ بەنداوەکە زۆر باشە و بەم نزیکانش ئەنجامی پشکنینەکان بە تەواوەتی دەرەچێت. دواتریش دەست بەو چاکردانە ئەکەین کە بەنداوەکە پێویستی پێێتی. لە ڕووی بەرهەمهێنانی کارەبا و خودی بەنداوەکە زۆر چاک و پێشکەوتووە. بەڵام ئامێرەکانی بەرهەمهێنانی کارەبا و تۆڕبینەکانی پێویستی بە چاکردنەوە و گۆڕین هەیە. بەو هۆیەوە دەتوانرێت بڕی کارەبا لە 40 مێگاوە بۆ 400 مێگا بەرز بکاتەوە. بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە. بڕیارە گلدانەوەی ئەو بەڕێژەیەکی دیاریکراو لە بەنداوەکە بەرز بکرێتەوە بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە زیاتر پێی بە قڵیش و دەرز و کە بەر بەنداوەکە کەوتووە ببەن و لە ڕێگەیەوە ئەندازیارانی ناوخۆییەکان چارەسەری بکەن. لوزنەیەکیان نارکە نزیکەی 10 ڕۆژە لێرە ئیشەکەن. لوزنەیەکی جیۆفیزیایی و جیۆلۆجی بوو کە چەند ئامێرێکی تایبەتیان پێبوو بە قوڵی 30 مەتر دراسەی سەر بەنداوەکان کرد بزان کاریگەری بوو مەلەرزەکە چی بوو یا چی نەبووە و دوای ئەوان ئەمڕۆ وەزیر هات بۆ هەم بۆ سەردانی لوزنەکە هەم بۆ بینینی بەنداوەکە لە نزیکەوە و لە دەرەنجامی ئەو مناقەشەی کە کردیان دەڵێ دەردەکەوێت کەوا بەنداوەکە زەرەرێکی زۆری پێ نەگەیشتووە. هەر چەند کۆمپانیایەکی پسپۆری بیانی کە وتیان بەنداوەکە نابێ ئاوی زیادی تێبکرێت تا ئەو ئاستەی کە بوو مەلەرزەکە ڕوویداوە کە ئاستی ئەوەکە 471.92 بۆ لەوە زیاتر نابێت تێبکرێت. بەڵام بەپێی قسەکانی جەنابی وەزیر ئەمڕۆ وتی دوای دەراسەکردن و وەرگرتنی راپۆرتی ئەم لیژنانەی کە لێرە ئیشان کردووە ماوەیەکە ئێمە دەتوانین تەحدیدی ئەو ئاستە بکەین کە تا کوێ ئاوی تێ بکەین. شەوی 12 لەسەر 13 مانگی 12 ساڵی ڕابردوو زەمین لەرزەیەک بە گوڕی 7.2 ڕۆژهەڵاتی کوردستانی هەژاندوو بەهۆی هاوسنووری قەزای دەربەندیخان زیانێکی بەرچاو بەردانیشتوانی خودی بەنداوی دەربەندیخان کەوتوو. بەو هۆیەشەوە لێپرسراوانی بەنداوی دەربەندیخان نەیانتوانی ئاوی پێویست لە بەنداوەکە گل بدەنەوە. دەربەندیخان